إيصال دنيه جود مهدا دكون بروجا كومبلو أسر سنو نسبة باشوي كردستاني نسبة سليمانية أم حمد بهبرة كش أم بيجن كشيا هناك تشتا بقرن دبكو أم تاني جبو أفجر وصايدا سري جنيرا دكو مقالي كردستاني خالي بيجوا كده كذا كوكا دكت أورتي إيدي أو بو كاريمي يدو يعني آرمان جو هدف ما جوان سر لیدانه او بو یک امبیجن افری کفتنا کو لگل باشوری امبیجن نیوا باشوری کردستانی و حکومت عراقی دهاتیه چیکرن وک روح کرنا و نزیکاتی ازدیا و هلوستا ازدیا ما پار وکر و پیشگیری آوان جبو و پینگا و امبیجن ما خواست و آدجی جبو کو او جی هلوستا خو امبیجن زلال بکن پیشگیری و او بکن جبو ام هاتن و دلی آد دواجی جبو کو ام وک جن یکیتیه کی چی بکن ام بهفر ام بیجن هناك کارو خباطه بمشینن و ام فان قمپلویا بهفر والا در بخن حتی انا تکلین ما وقت تفکر آزادی جنین از دی به تو آلین کردستانی را تنبون تنی ام ناف خود ما بون هناك تکلین بسيط ما بون ما خواست ام موسا تکلین روبرو آوا بکن لسروی اساسی ام هاتن ویدری ما هفدی تنکر لی هفدیتنا ما سرکه اول سر هف پیمانا و رکفتنا به باشوری کردستانی را ما اوکر يعني انجامي و او بون وك جنين ام بيجن رجاكي بمره بدلسوزي ام بيجن بقرنبون نيزيبون و قوتن ام اوجي نونري وان فيدري هيا وك چهات خستن هلوستي وان زلال و ديار بون اوجي تشتكي كل جر و اراده جواكا از دي به جواكا از دي قبول نكه دجيويه يعني حتى طاليجي قوتن امي بيشتغريا و جواكي بكن و تشتينت برجواندي جواكا از دي بن امي لبرانبري و بسكنن يعني هفديتنا كباش بود جابوا هلوستي وان بر مورال و ام بيجن هيفي دان ما بوان بو مورال بو هيفيجي ام باورن كو ام كاربن بهفرا قال كارو خباطا جيل فيدري بدن مشاندن لدهات ودا بردوام دمن لم جورة سردانانا اشخو امي بردوام بكن وان هفديتني خو دبكو حتى ده حفتا كي دنجي بنج روجي دجي ام حتى هناك علي هم شخصيات هم كسايات هم بارتيين سياسي هم چالاكوان سيفيل جي امي هفديتنا بكن ام رزا هفديتنا جي سر الراس دكن اما هاتني ام نوين ربرزانه بو سرداني كنير خراوي ازادي جلاني كردستان برس انا رخينين وجاري كخوشحاله منك بديدينيان سبارت بو ئامانجەی کە بەڕێزیان تاوتویان کرد لەگەڵمانە ئێمە لە هەموو قۆناغەکانە لە پێشتریش و لە داهاتووە لەگەڵ دەنگی ئازادین و لەگەڵ هەموو داواکاریەکانیانە چونکە داواکاری ئەمان داواکاری تاکێکی ئازاد تاکێکی کە داوای مافێکی تایبەتی خۆیان ئەکەن و لە هەمان کاتە بەرگریکردنە لە پارچەیەکی کوردستان یاخود بڵێنە ناوچەیەکی کوردستان کە ئەمەش لە سوارچەوەی سنووری باشووری کوردستانایە بۆیە ئێمە وەکو ژنانی ڕێکخراوی ئازادی ژنانی کوردستان بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوەدانین یاخود بڵێن بە واتایش کە ئیدانەی ئەو ڕێککەوت ناکەین کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی عراقیدا بە ئەنجام گەێنراوە ئێمە دەزانین ئەم ڕێککەوتنامە خزمەت بە بەرژەوەندەکانی تورکیا و نەحەزانی کورد ئەکا و ئاگاداریشین لەوەیکەوە ئەمە پلانگێڕیەکە لەسەر تاکی هەموو تاکێکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی لە باشوورە بەڕێکچێ و ڕوونیشە لەلایەن باشوورەوەکە ناوچەی شنگال ناوچەیەکە کە تاوکو ئێستا وەکو بوارە ئابوووریەکەی خسەر بەخۆیە و وەکو ناحیە سیاسەکەشی خاوەن ئازادیەکی تایبەتی خۆیەتی و بە هیچ لە هیچ قۆناغێکدا بارگرانیەکی نەخستۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئەمە تەنها پلانگێڕیەکە ئێمە ئیدانی ئەم پلانگێڕیە دەکەین و بە توندی دژی دەوەستینەوە و لە هەر قۆناغێکدا چ لە لایەنی لێدوان بێ خۆت لە لایەنی معنەوی بێ خۆ چ لە لایەنی کردارەکی بێ ئێمە پشگیری ئەم داواکاریەکانیان ئەەکەین و جارێککە وەکو ڕێکخراوی ژنانی باشوور ئامادەنین کەوا ژنانمان لە هیچ پارچێکی کوردستان و لە هیچ شارێکی کوردستان دووچاری جینۆساید ببێتەوە دەردێ جوواکامە ئێزدی گرانە پرسگirێکی جوواکامە ئێزدی دەردێوان دەردێمەیە لێ پراتیکی گاو ناوێت